لا هنگشي لدايقوني پیغمبري خوان صلى الله عليه وسلم لشاري خلاصه كخالي سرشي هاتني پیغمبر عليهم الصلاة والسلام دو خال بوا خالي يكم اشنا كدني خلق بخوا للرقاي پیغمبران وخلق خدا الناسي وخوا پرستش راستقينيان كدوا وخالي دوهم واركي دوهمي پیروزي پیغمبران دجاتي ظلم الصمو بيدادي ونادادي بوا كبيغمبران سلامي خدا لسر بي لدواي راضيبوني خوا ولدواي قران برزامندي خواي قوردا بيغمبران لهول اودابون كستمو ظلم بنبر بكري وعدالته داد پروري بسسبيو كوملغا بتواني للسبري دا حصيته نازی و بەشداری لە مەراسیمی یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەو محەممەدەیکەوە خۆشی و ئاسوودەی و ئارامی بۆ مرۆڤەکان هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مرۆڤایەتی ڕاست کردو لە دوو ڕۆ یەکەمە لە ڕووی فکرەوە کە عەقیدەی مرۆڤایەتی ڕاست کردو و ناساندنی خوای پەروەردگار و تاک و تەنهای بە مرۆڤایەتی ناساند و دووەم کاریگرنی پێغەمبەری خوا بریتی بوو لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی و گەڕانەوەی دادپەروەری بۆ مرۆڤایەتی ئێمە کە یادی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم لەو کاتەدا پێویستە ئاگادار بین تەنازل لە مافەکانی خۆمان نەکەین بەڵکو هەوڵ دەین دەسەڵات ڕاست بکەینەوە لەو ستەم و نادەدی کەوا دەیکا لەو چۆسانەوەی کەوا دەیکا بەرامبەر بە هاوڵاتیان لمدينة لبين أوس وخزرجة بين أوس وخزرج كذو طائفين